خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین بۆ جاری دووەم لەسەر ئاستی باڵای پارتی دموکرات کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە. یەکێتی و پارتی دەیانەوێت جارێکی تر بەیەکەوە کۆمەڵێک کەم و کورتی و نیگەرانی کە خەڵکی کوردستان هیانەوە خودی خۆشیان هیانە چارەسەری بکەن. لە مێژە دەڵێن ئەگەر یەکێتی و پارتی بەیەکەوە کۆک و تەبابن ئەتوانن زۆر دەستکەوت هەبێت. بیرمان لێرە لە بەرنامەی پانۆڕامایەک لە بەرپرسەکانی پارتی دموکراتی کوردستان گەیشتینە مەرحەلەیەک هەر پرسیارێکم لێ کردوتی وتم بۆ موسەنایە وتی ڕەبتی بە یەکێتی و پارتیەوە هەیە، وتم مۆزعەکە بۆ وایە وتی یەکێتی و پارتی. قەرارەکە وانێ بانقەز بێ، بەڵام ئەگەر یەکێتی و پارتی تەبابن ئەتوانن زۆر شت بکەن. ئەمڕۆ کۆبوونەتەوە لەسەر پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، هەروەها هەوڵدان بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق. بە سوپاسێکی زۆرەوە دوو میوان لە پانۆڕاما بەشدارن بەڕێز هیوا گەیلانی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ بەڕێز کاکیوە، هەروەها بەڕێزترا عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێزیشان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. سوپاس بۆ بەڕێز کاکسترا. کاکیوە، هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەو کۆبوونەوەی چیەوە؟ چەند گرینگە یەکێتی و پارتی چەند ناکۆچیان هەبێت، چەند تێگەیشتنیان لەبارەی پرسەکان جیاواز بێ، بەڵام نەکەوێتە مێدیا و سۆشال مێدیا و بەڵکو هەمیشە هەوڵی چارەسەرکردن و یەکڕێزی و یەکگرتووی بدەن. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورسار کارزانە. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدرا بە سەرپەرشتی جەناوی سەرۆک و ئامادەبوونی بەڕێز کاک بافڵ و جێگرانی سەرۆکی پارتی و کاک قوبات. بێگومان کۆبوونەوەیەکی زۆر گرنگ و لە کاتێکی زۆر هەستیاردا کە عێراق و ناوچەکە لە بەردەم کۆمەڵێک ئەگەر و پێشاددا پێویستیمان بە یەکڕێزی هەیە بۆ خۆ ئامادەکردن بۆ هەر ئەگەر و پێشاتێک. جگە لەوەش ماوەیەکی زۆرە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە. خەڵک چاوەڕوانی ئەوە هەیە کە پەرلەمان کۆبوونەوە بکات و کابینەی دێمی حکوومەت پێک بێت. بە دڵنیاییەوە وەکو لە پێشەکەیدا باست کرد تەبایی هەموو هێزولانە سیاسیەکان کاریگەری هەیە و گرنگە، بەڵام بەتایبەت پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دوو هێزی گەورە و کاریگەر لە گۆڕەپانەکەدا چەندە لێک نزیک بن، چەندە تەبابن، چەندە هاوڕابن، کوردستان بەهێز دەبێت و دەتوانێت چارەسەری گرنگشتەکان بکەین. و هەر ناوکۆچی و ساردیەک لە نێوان پارتی و یەکێتی کاریگەری لەسەر کۆی سێکتەرەکانی ژیان دەبێت و بە دڵنیاییەوە پێگەی هەرێمی کوردستان لاواز دەکات. بەڵێ کاکیوە، ئەگەر ئەمە ڕاستە باسی تەواوی یەکڕێزی دەکەین، بەڵام ئەم کۆبوونەوەیە تا چەند لێک نزیکی زیاتری لە نێوان یەکێتی و پارتیدا دروست کردووە؟ دەزانی کاکزانە پارتی و یەکێتی دوو هێزی ژیان بەڵێ کۆمەڵی خاڵی ناکۆک لە نێوانماندا هەبووە و هەیە، بەڵام هەر بۆ خۆی لە خۆیدا دوو کۆبوونەوە لە ئاستی باڵادا لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا جێگای ئومێدە و نیشانەی ئەوەیە کە لێک نزیکی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتیدا هەیە. بە دڵنیاییەوە کۆبوونەوەی ئەمڕۆژ ئومێدبەخشە کە ئیشاڵە لە ئایندەیەکی نزیکدا دەرەنجامەکانی دەردەکەون و دەبێتە جێگای ئومێد بۆ تەواوی خەڵکی کوردستان. بەڵێ کاکیوا لەگەڵمان بێنیتەوە، ئەسمەلای کاکسترا بڵا. کاکسترا سڵاو لێبێ، تێگەیشتن و هەڵسەنگانی ئێوە بۆ ئەو کۆبوونەوانە و لێک نزیکبوونە و لێک تێگەیشتنانەی لە نێوان یەکێتی و پارتی ئەنجام دەدرەوە. کاکیوا باسی کردکە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا دووجار کۆبوونەوە لەو ئاستە باڵایە ئومێدی زۆر دەدات. ئەمە لێکەوتەی چی دەبێت بەڕێز کاکسترا؟ بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانیش و لە میوانەکەشت. هەموو کۆبوونەوەیەک بۆ پرۆسەی سیاسی لە کوردستانە بە تایبەتی لە نێوان هێزی سەرەکی یەکێتی و پارتی زۆر گرنگن و بە تایبەتیش لەم قۆناغە کە ئێمە ماوەیەکی زۆر ناڵم با بڵێن دابڕاوین، بەس ماوەیەکی زۆر پرۆسەی سیاسی یان گفتوگۆکانی پێکێرانی حکوومەت و با بڵێم ڕاستیش بڵێم با بڵێن پرسەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە
ماوەیەکی زۆر لە شوێنەکە چەقی بەستبوو ئەوەی لەسەر لیژنەکانی هەردوو لابوو کردیان ئەوەی ماوەتەوە سەبرا لە سەرکیەکان کە پێویستی بە دیدای لووتکە هەبوو کە هەفتەی ڕابردوو یان چەند ڕۆژی ڕابردوو دیدای نێوان کاک بابڵ و کاک مەسعود و ئەمڕۆژ کە دیسان و دیدارەکە دووبارە بۆ لە شێوەیەکی لە ئاسێکی فراوانتر کە بریتی بوو لە لیژنەکانی هەردوولا یعنی لیژنەی هەردوولا کە گفتوەکانیان کردبوو و بڵێن سەرۆکاتی یەکێتی و سەرۆکاتی پارتی خۆی ئەساسی بیرۆکەکە ئەوەیە کە حکوڕانی لە کوردستان پێویستی بە ڕێخستنەوەیە پێویستی بە ڕاستکردنەوەی پێویستی بە پەرەپێدانە و ئەم قسانە بڵێن کە دەیکەین هەم بەشێکە لە بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئەبێ بەشێک بێ لە بەرنامەی حکوڕانی لە هەموو کوردستانی هەموو هێزە سیاسەکان ڕەنگە تەسمیەکە لای یەکێتی نەوەیەک بێ لە حزبەکانی تر نەوەیەکە بێ لای پارتی نەوەیەکە بێ بەڵام ڕاستیەکەی تەجبەی سیاسی کوردستان هی ئێمەیە هی گەلەکەمانە هی هێزە سیاسەکانێتی و بە خوێن و بە خەبات و تێکۆشانی گەلەکەمان بەدی هاتووە بەڵام ڕاستێکی تریشەیە کە ئەم حکومڕانیە پێویستی بە ئەبدێتکردنەوە هەیە و ئەمەش مەسەلێکی زۆر نۆرماڵ و تەبیعیە چونکە لە چەند ساڵی ڕابردووە ینی چەندەیەک تێپەڕی بەسەر حکومڕانی کوردستان بەسەر تەجبەی سیاسی لە کوردستانە لە بەرنامەی نەیەکێتی نەپارتی نەیەکێتی سیاسی کوردستانێک کەم حکومڕانیە لە شوێنێکە ڕابگری ئەبێ پەرەی پێ بدەین ئەوێ پێشی بخەین و حاجەکانی خەڵکی کوردستان پێداویستەکانی خەڵکی کوردستانیش بە تایبەتی کە ئێستا ژیان و گوزاری خەڵکی لە جۆرێک لە ژیان و گوزاری خەڵکی ئەولوێتەکەی کە ژیان و موچەیە لە ڕاستیە لە ئاسێکی باشانە بۆیە ئەمە پێویستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو حزبی بەرپرس بەڕەچاوکردنی بەشداری حزبەکانی تر یاخود بەڵێ دەوری حزبەکانی تر لە پرۆسی سیاسیە ئیشەکانی کوردستان بەم دوو حزبە سەرەکیەی کوردستان بەڕێوە ئەچێ و معادلەی سیاسی لە چەند ساڵی ڕابردووە سەلماندی کە بەبێ یەکێتی ئەم شتە ناکرێت دیارە بەبێ پارتیش ناکرێت بۆیە پێویستەکە ئەم دوو هێزە وەکو وێزگەکانی پێشوو بەڕەچاوکردنی ئەم هەلومەرجە تازەی کە ئێستا لە کوردستانێ و لە عێراقەیە تەفاوماتی خۆیان زیاتر بکەن و ئێمە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم تەفاومە ئامادەیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بابڵ تاڵەبانی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆحەدی لەگەڵ ئەو ڕوانگانن کە کاک بابڵیشی دێکا لە کوردستانە و ئەوێ تەجبەی سیاسی لە کوردستانە بەرەو پێش بپێ پەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان پەرۆشیەکە کە وەکو دەبینی ئێستا پەرۆشی پارتیشی لێکەوتوتەوە کارێکی زۆر باشە ماوەتەوە سەروی تەفاسیلی ئەم گفتوگۆیانە بەشێ دەگات مەطلبی یەکێتی مەطلبێکی حزبی نییە کاک زانە و دیارە تەسەوریش فەرمووە لەسەر حزبەکانی تیش لەسەر پارتیش مەطلبەکە دەبێت مەطلبی حکومڕانێکی باش بێت لە کوردستان و یەکێتی پارتی کەلێک نزیکە بنەوە لە ڕاستیە پرۆسی سیاسی لە کوردستانە پێش دەکەوێت و عملەی دیموکراسی لە کوردستانە پێش دەکەوێت چونکە دوو هێزە سەرەکیە دەتوانن زامنی حکومڕانی کوردستان بن و دەتوانن زامنی پەرەپێدانیشی بن بە زامنی ئەوەش بن ئەو کەمکورانی کە لەم ڕێڕەوەدا هەبوو بێ ڕاستیکەنەوە چاچکەنەوە داوا بۆ ڕاستکردنەوەی پرۆسی حکومڕانی کردن کە مەطلبی یەکێتی بوو لە کاتی هەڵبژاردنەکانە مەطلبی یەکێتی لە دوای هەڵبژاردن و ئێستاش کە گفتوگۆ هەیە لە نێوان هەردوولادا داوایەکی هەم ڕەوایە هەم منطقیشە چونکە یعنی داواکە داوایکی حزبی نیە داوایکی سیاسیە بۆ گەلەکەمان بۆ حکومڕانی لە کوردستان بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کە شەریکی سەرەکی ینی بڵێن براوەی سەرەکی انتخاباتە بەڵام براوەی دۆم کە یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بۆ ئەوەی شەریکی ئەم پرۆسەیە بێ پێویستەکە گوێ لە بۆچوونەکانی بگرن و یەکێتی ئەم لەسەر ئەمە ینی تاکید لەوە دەکاتەوە کە مەطلبی چاکسازیکردن مەطلبی پەرەپێدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان مەطلبێکی حزبی نیە و مەسلحەتی یەکێتی نیە بەتەنیا بەڵکو مەسلحەتی هەموو سیاسەتی کوردستانە بۆ ئەوەی ئەو ئەرکانەی تریشمان کە لە ئاسی عێراق لەسەر شانمانە کە لە ئاسی ناوچەکە وەکو هێزێکی دوو هێزی سەرەکی کوردستان کە بەشەکانی تری کوردستانیش چاومان لێکەن لە پرۆسی سیاسیە دیقەت لەوە دەدەن یەکێتی و پارتی بەرەوکوێ ئەڕۆن هەردووکیان لە ڕاستی ئەم دوو مەطلبە یەکێک دێتەوە کە ئەم دیداری ئەمڕۆی لێکەوتوتەوە کە من پێم وایە پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان
و تەجاوبێکی تیکەڵ ئەو پێداگرێشە نەتیجەی باش دێ بۆ کوردستان. زۆر باشە بەڕێز کاکیوە یعنی ئێستا کۆمەڵێک مەلەف یان بابەت هەیە کە لە هەرێمی کوردستانە بابەتی هەڵپەسەراون بۆ نمونە مەسەلەی موچە شکر بۆخواوە ڕێکەوتنێک کراوە بەڵام خەڵک لە نەهامەتێکی زۆرە مەسەلەن کێشەی پێشمەرگە کێشەی مادەی 140 ینی ئەو بابەتانی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە هەڵپەسەرراوی ماونەتەوە و کۆمەڵێک کێشش لە هەرێمی کوردستان هەن تەنانەت یەک نەگرتنەوەی هێزەکانی پێشمەرگی کوردستان. ئەمە کۆمەڵێک کێشن بەڵام لە هەمان کاتدا هەم بەرپرسە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بەرپرسە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام جەختلەوەکەنەوە کە مەترسی هەیە لە ناوچەکە بۆ ڕەوانەوەی ئەم مەترسیانە بۆ ئەوی دەست بۆ ئەو مەلەفانە بگرێت بە ئاراستەی چارەسەرکردن بە ئاراستەی ئەوەی کە بگەنە نەتیجە و دەرەنجامێک کە خەڵکی کوردستان بە هەموو هێزولانە سیاسەکان و دەنگ و ڕەنگەکانەوە دڵی پێخۆش بێ ڕێگە ڕاستەکە کامەیە. وڵا کاکزان ئەسپاس بۆ جەنابت و بۆ کاکسترانیش بەڵێ بە دڵنیاییەوە سوپاس بۆ جەنابت. حکومڕانەتی لە هەرێمی کوردستان هەم خاڵی زۆر گەشت و ئیجابی هەیە هەم کەمەکورتیشمان هەیە کە هەم پارتی هەم یەکێتی و هەموو هێزولانانی کە بەشدارن لە حکوومەت دەبێت بەرپرسیارەتی هەر کەمەکورتیەک هەڵبگرن. جەماوەری کوردستان مافی خۆیەتی چاوەڕوانی لە حکوومەتی هەرێم هەبێت چاوەڕوانی لە پارتی و یەکێتی هەبێت بۆ ژیانێکی باش بۆ دابینکردنی موچە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری. بێگومان هەم لە کوردستان کۆمەڵێک کێشەمان هەبووە هەم ئێمە لەگەڵ بەغدا وەکو هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشەمان هەیە پێمان وایە بەغدا پێشێلی مافە دەستوری و یاسایی و سیاسەتدارەکانی خەڵکی کوردستان دەکات. ئەوەش خاڵێکی داواز کە هەمان بێت ناوکۆچی ناوخۆیە بە دڵنیاییەوە پارتی و یەکێتی هێزولانەکانی تر سەرڕای ئەو ناکۆچانەی کە هەن سەرڕای ئەو خەڵە جیاوازانەی کە هەن کە لەسەر هەندێک پرەنسیپی نەتەوەی و نیشتیمانی یەک بن دەتوانین لەگەڵ بەغداش بە دەنگێکی بەرزتر و بە بەهێزیەوە داوای مافەکانی خەڵکی کوردستان بکەین. ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لە پێش هەڵبژاردنیش دروستمێکمان هەبوو کە لە دایان جەنابی سەرۆکەوە باس کرابوو هەبوونی یەک هەرێم یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگەی کوردستان. پێشمان وایە ئەو دانیشتانە ئەو کۆبوونەوانەیە کە ئێستا دەکرێن لە پێناوی ئەو چوار خاڵەدایە کە خاوەنی یەک هەرێم بین خاوەنی یەک پەرلەمان بین خاوەنی یەک حکوومەت بین یعنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو شار و شارۆچکە و ناوچە جیاجیاکان بێت و خاوەنی یەک هێزی پێشمەرگە بین. پێم وایە لە هەموو بوارەکاندا هەنگاوی باش نەراوە لێک تێگەیشتنی باش هەیە هەم بۆ ئەوی کە پەرلەمان کۆبوونەوە بکات هەم کابینەی نوێ پێک بێت هەم ئەوەندی من ئاگادار بم بۆ ئەوی بینە خاوەنی یەک هێزی پێشمەرگەی کوردستان لە نێوان پارتی و یەکێتی گفتوگۆی زدی کراوە و لێک نزیکبوونەوەی باش هەیە و هەنگاوی باش نەراوە بۆیە بە چاوی ئومێدەوە دەڕوانینە هەنگاوەکانی دواتر بە دڵنیاییشەوە پێم وایە هەموو هێزولانە سیاسەکان بەڵام بە تایبەت ئەمڕۆ باسی پارتی وێشێتی دەکەین لە بەردەم بەرپرسیارەتیەکی مێژوویی گەورەدان. کاکیوە مەسەلەن بە زۆر جار ئەوترێ بۆ نمونە ئێستا مەسەلەی چارەسەرکردنی کێشەی موچە لەگەڵ بەغدا حتا دوێنێش ڕاستە ڕێکار هەیە بەڵام بەو شێوەیە نی ینی تۆبەی بەو شێوەیە تاخیریکەی نەوت ڕادەست کراوە نەوت دەڕوات مەسەلەن 120 میلیارەکە نێردراوە دوو ڕۆژە دەستی بە کاغزێک دەکەن ئیمزا کرا ئیمزا نەکرا ئەمڕۆ بە درەنگەوە ناردیان تا ئەم ڕۆژ لیستی موچەکە نەتواندرا ڕابگەیەندرێ. ینی پێت وایە نەزعەیەکی شۆڤێنی هەیە لە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان و پێویستە هەرێمی کوردستان ئەگەر هەیە یەکێتی و پارتی کە بەرپرسیارەتی سەرچیان هەیە لەو بابەتەیە ڕشتر خۆیان بۆ ئەوە ئامادەکەن ئەگەر نیشە بتواندرێت تێگەیشتێکی دیکە بۆ ئەو پەیوەندیانە دروست بکرێت. وڵا هەبوونی نەزعەیەکی شۆڤێنی یان نەبوونی لەکردەوەکان ڕادەردەکەوێت ئەوەی کە دەیبینین بە تایبەتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تەعاملی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بەداخەوە ئەوە هەست پێ دەکەین بەڵام تەکی لێ خاڵ دەکەمەوە بەغداش
هەست بە ناکۆشیەکانی ناوماڵی کورد دەکات ئەو بۆتە خاڵی داوازی ئێمە بۆیە بە دڵنیاییەوە پێویستە لەسەر پارتی یەکێتی بە یەکگرتووی بە یەکخیتابی لە بەرامبەر بەغدادا قسە بکەین و پێداگەری لەسەر ماف و شایستەدارایی و یاسایی و دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین و سەد لە سەد لەگەڵ ئەوەدام کە دەبێت بە پێداگەری زیاترەوە بە ڕۆژیەکی زیاترەوە پێداگەری لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەین. بەڵێ کاکی وا لەگەڵ مامنێرە و کاکستران ینی زۆر جار لە ماوەی ڕابردوو باس لەوە کراوە کە کێشەی یەکێتی و پارتی پۆستە ئەگەر پۆستە گرنگی ئەو بابەتە چییە و بەڕاستی لەسەر پۆستە مەسەلەکە خەڵک بەو شێوە بە تافی باسیکا بڵێ لەسەر پۆستێک لەسەر کورسێک ڕێک ناکەون یان بەڕاستی لەسەر تێگەیشتنە لەسەر ئەوەیە کە بتواندرێت کە ئەو ئەزمونەی لە ماوەی ڕابردوو هەبوو وەکو کاکیواوتی ئەگەر چی خاڵی باششی تێدایە بەڵام نیگەرانی تێدا و دەبێ و نیگەرانیانە چارەسەر بکرێت. ئەزانی کاکە زانە هەر کەسێک کە متابعی پرۆسی سیاسی لە وڵاتی ئەمە دەکە لە وڵاتێکی دنیاە مەسلەی پۆست و بابل مەسلەی پرۆژەی سیاسی لێک جیا ناکرێتەوە تۆ ئەگەرەتێ پرۆژەی سیاسی لە خەیاڵایە ئەم پرۆژە سیاسیە پێویستی بە مەکانە و سەنگی سیاسیە پێویست بە پۆستە بۆ جێبەجێ ئەم قسانە لە ڕاستی ئەوەی کە یعنی برێن فەرقەکە لە لێوان پۆستێکی سیاسی و دەوری سیاسی حزبێکی سیاسی ئەمە ڕاستە ئەگەر پۆستەکە بێتە یعنی چۆڵی بێتە بربەست لە بەردەم جێبەجێکردن ئەرکەکانە بەڵام پۆستەکە ئەبێتە ڕێوشێن و ناونیشانی جێبەجێکردنی ئەوەرکانە ئەمە ڕاست نییە لە ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر حزبێکی بەرپرسیش بانان هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنیا نامەوێ ینی تەنیا بڵێم باسی پەرۆشی یەکێتی بکەم بە تەنیا پارتی شەر بێ وابێ گۆڕان وابێ چوزانم هەر حزبێکی تر لە سیاسی لە عیوانە سیاسەکانی کوردستان دەبێ وای بیرکەنەوە کە ئەساسی بەرژەوەندی سیاسی من بۆ بڵێم مەسەڵەن بۆ نەبڵێم یەکێتی بێتە سەر ڕای پارتی یان پارتی تەوخوا کە یەکێتی بێتە سەر ڕای ئەو ئێمە دەڵێن هەرچی بەرژەوەندیەکانی کوردستانە با بۆ ئەوە بڕێن ینی خۆمان یەکێتی پارتی لە شوێنێک بۆستین و بەرژەوەندەکانی گەلی کوردستان لە شوێنیش کە دابین هەمومان بۆ ئەو بەرژەوەندیە بڕێن ئەمە بەسەرێکی زۆر زۆر گرنگە بێ ئەمە هیچ تاکیش حراج ناکات ئەمە یەکەم دووەم پۆستی سیاسی لە ڕاستیە گرنگە تا ئەو ڕێوشێنەی کە ئەبێتە دەرفەت بۆ جێبەجێکردنی بەرنامەکە مەشروع یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن لە دوای هەڵمەتی هەڵبژاردن لە ئێستاشا ئەوەیە کە یەکەم شەراکەتەی بۆی بتوان مەسئولیەتەکەت لەسەر شانی یان بخێن سەر شانی خۆمان یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری لەسەر شەراکەتەکە لە کوردستان و لە عێراقیش دیارە ئەبێ هێزە سیاسەکانی کوردستان هەروە سەیریە مەسەلە بکەن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەنیا بەشداری و سێڤیگرتنیە لە حکوومەتە بەڵکو شەراکەتە لە حکوومەتە و ئەمە ناکاتە 50-50 ئەمە دەکاتە دەورێکی سنگینی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە حکومڕانی کوردستانە ئێمە نەتایجی انتخابات هی ئەمەی ئێستا و ئەمەی پێشوو و تەجربەی سیاسی کوردستان لە 20 ساڵی ڕابردووە کە هێزی تر پیابوون لە کوردستانە دەری خستێکی نیشتیمانی ڕازگۆیە لە قبولکردنی نەتایجی انتخاباتەکان و لەوەی کە نەتیجەکە بەڵام لە پەنا نەتایجی انتخاباتەوە بێگومان فاکتەری تریش هەیە سەنگی سیاسی حزبە سیاسەکانی کوردستان ئێمە حورمەتی ئەم سەنگە سیاسی حزبەکانی تر دەگرین بێگومان تەوخواشمان وایە حزبە سیاسەکانی دیکەش ئەم سەنگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەچاو بکەن لە حکومڕانیکردنی کوردستانە بۆیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پۆست تا ئەو شوێنە گرنگە کە بتوانین وەسیلەیەک بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی سەر شانمان وەسیلەیەک بۆ جێبەجێکردنی بەرنامەکانی سەر شانمان ئەگەر ئەم بەرنامەیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان یا پەرلەمانی کوردستان بە فراکسیۆنە جیاجەکان و تەبەنی بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە زۆر کێشەی نەبێ پۆستی فلان لای کێ پۆستی فلان لای کێ بەڵام بێگومان یەکێتیش بەرکەوتەی خۆی دەوێت لە انتخاباتە و ئەم مەسەلەیەکی زۆر نۆرماڵە و یەکێتی داخوازەکانی یەکێتی داخوازی زۆر ئەستەم نین هەر عنوانێک بێت لە عنوانەکانی حکومڕانیکردنی کوردستانە بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیە ئەو شیعارەی کە هەڵی گرتووە ڕەنگە لە کاتی انتخاباتە بەلەحنێشکە بێ بەڵام ئێستا بەلەحنێشکەیە بەس هەمان ناوڕۆکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە بە حکومڕانی لە کوردستانە پێویستی بە ڕاستکردنەوەیەک بە ڕاستکردنی ڕێڕەوەکەی مانەوە ئەم ڕێڕەوە هەیە مانایە مەکاسبی هەیە دەستکەوتی بۆ گەلەکەمانەوە بەڵام لە هەندێک شوێنە پێویستی بە تعدیلێکە پێویستی بە ڕێخستنەوەی پێویستی بە پەرەپێدانە بۆ ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان
ئامادەی هەموو جۆرە گفتوگۆ و هەموو جۆرە دانوستانەکە بۆ کاراکردنی پەرلەمان بۆ کاراکردنی حکومڕانیکرد لە کوردستان بۆ کاراکردنی هەموو دامەزراوەکانی وڵاتەکەی ئێمە و ئەمە بۆچی باشە کاکە زانە ئەمە بۆ هەر بۆ ناوخۆی تەبایی ناوخۆی باش نێ کە گرنگی ئەوەش بەڵکو بۆ ئەوەرکانی کە لە بە ئاسی بەغا لەسەر شانمانە ڕێکەوتنی یەکێتنی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە شێوەی حکومڕانیکردنا یارمەتی حەلکردنی و کێشانە دەدات کە ئێمە لەگەڵ بەغدا هەمانە بێگومان یەکێتی پارتی ئەتوان لە پێداگی لەسەر شتانە بکەن کە لە بەغدا هەمانە و ئەتوان ئەو نەزع شۆڤێنێش بەهێز بێیان لاواز بێ ئێمە قەت نەمانگوتۆ بەغدا شامی شەریفە یعنی هیچ هەموو کەموکورێکی هەڵ کردووە و دەستوریە و هەموو بەغداش حەزب سیاسیەکانی بەغداش بەشێکن لە پرۆسی سیاسی عێراق ئەوانیش مەسلحەت ڕەچاوەکەن ئەوانی هەندێک جار یعنی تەفسیری جیاجا تەقدیمەکەن یعنی با بڵێن هەندێک هەوڵەدەن کە لە حەجم و قووەت و هێزی هەرێمی کوردستان کەمکەنەوە یەکێتی و پارتی دیارە حەزبەکانی تری لە کوردستانیشە ئەتوانن بە تەفاوماتی نێوان خۆیان بە ڕەچاوکردنی جیاوازیەکانیان لەسەر ئەو خاڵانە ڕێک بن یەک بن کە مەطلەبی کوردستانە لە بەغدا ئەمڕۆ موچە و گوزەران و ژیانەکە بابەتێکی سەرەکی و تاتێکی سەرەکیە بەڵام بەیانی زۆر ئستحقاقی ترمان هەیە کە پەیوەندی بە کەرکووکەوەیە پەیوەندی بە هاوسەنگی حکومڕانیەوە لە عێراق لە نێوان کورد و عەرەب لە نێوان هەرێم و بەغدا ئەمە بۆ کاکزانە عەفوەن ئێوە وێڕای ناکۆچەکانتان وێڕای لە یەکتێگەیشتنە جیاوازەکانتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هیچ کاتێک بە دوای بەدیلی پارتی دموکراتی کوردستان گەڕاون یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندە هێزێکی واقعبینە ئەوەندە هێزێکی شۆڕژێرە نەخۆی بەکەم تر ئەزانێت لە حکومڕانیکردنی کوردستانە ئەوەندەش بڵێ ناواقعیە بڵێ پارتیان نەک پارتی هەر حەزبێکی سیاسی لە کوردستانە کە وجودی هەیە و قووەتی و دەوری هەیە بخات دەرێ معادلەکە ئەمە بەرنامەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان نییە و بەرنامەی ڕێبازی مام جەلالیش نییە و دیارە بەرنامەی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستانیش بە سەرۆکاتی کاک بافڵ بەعکسەوە مەطالیبەکانی یەکێتی هیچی لە دەرەوەی پێکەوەی نێوان یەکێتی پارتی نییە ڕەنگە لە قۆناغێکە لە قۆناغەکانە لەبەرەوەی کە یەکێتی کۆمەڵی کێشەی ناوخۆی هەبوو هەندێک هەلومەرجی دژوار هەبوو لە کوردستانە لە سلێمانیە بە تایبەتی وای کرد کە نەتوانێت ئەوەکانی خۆی جێبەجێ بکە و ڕەنگە واشی کردبێ خەڵکی پێی وایە دەوری یەکێتی لاواز بیان کەم وە بە تەنیا ئەتوانێت نیشانەکە لە ڕاستیە ئێستا هەلومەرجەکە زۆر بە ڕوونی دەری دەخا کە یەکێتی نیشتمانی کوردستان هێزی سەرەکیە لە نەک لەم زۆن یا بکەنە زۆن هێزی سەرەکیە لە کوردستانە و پارتی دموکراتیش بێگومان هەروایە ئێمە ئەچینەوە سەر پلێتی یەکەم کە ناکۆکی و تەبایی کوردستان بریتی بوو لە یەکێتی و پارتی بریتی بوو لە تەبایەکەی بریتی بوو لە عینوانی یەکێتی و پارتی ناکۆکیش بریتی بوو لە ناکۆکی یەکێتی و پارتی ئەمە ئێستا ڕەنگە دەرفەت بەرچاوڕووی بداتە سەکرداتی پارتی و بەرچاوڕووی بدات سەکرداتی یەکێتی نیشتمانی کوردستانیش با بێن وەکو کەرکووی دەڵێ لەسەرنەوە سەر لە نوێ یعنی بێین دیراسی ئەم شتە بکەین کە چۆن بتوانین بە ڕەچاوکردنی بەرژەوندەکانی هەردوو لە کە دیارە بەرژەوندەکانی خەڵکی کوردستانە بە ڕەچاوکردنی ڕوانگەی هەردوو لە بچی لەسەر خۆناغیتری حکومڕانیکردن لە کوردستان ئەم تەجبە هاوبەشەی یەکێتی نیشتمانی کوردستان پێکەوە هەیەە لەگەڵ پارتیە دەتوانین وەرەقەی دەستی یەکتری بخوێنەوە و دەتوانین زۆر مەودا هەیە کە ئەگەر هێزێکی تر بێت لەگەڵ یەکتریا بیبڕین باشترەوەی چکە یەکتری دەناسین و دەست یەکتریمان خوێندوێتەوە و هێز یەکتریشمان تاقیکردوێتەوە لە مەرحەڵەی داهاتوو ئەتوانین زۆر شتەیە پێکەوەی بکەین بۆ کوردستانیش ئەو نەزعایی کە کاک گێلان ئیشارەتی پێداوتی هەست بە لاوازی کوردستانەکەن ئەم هەستیان لا بڕەوێنەوە بڵێن کاکە ئەوە تا کوردستان بە قووەتی خۆیەوە هاتووەتەوە ئەو مەطلەبانی هەیە کە لە بیدای تەبای نێوان یەکێتی پارتی لە دوای کەوتی سەدام حوسێن هەیەتی و ئەم مەطلەبانە هەمان مەطلەبی خەڵکی کوردستانە ئێستا کاکزانە لە کوردستان و ئابینی لە ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوڕاست مەسەلەی کورد لە هەموو شوێنەکە خەریکە ئەجوولێ بەڵام هیچی ناکاتە ئەو مەکاسبانەی کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە لە ناو چوارچەی دەستوری عێراقا بەدەستیان هێناوە خۆزگە بەشەکانی تری کوردستانیش بگەنە ئەو ئاسا و ئەو خەباوچێ کۆشانە ڕەوایی کە ئەوانیش کردویانە هەرێمەکانی ئەوان بەشەکانی تری وڵاتەکەی ئەمە بگەن ئاسێک کە لە ناو دەستورە بچەسپێ ئەوە کە ئێستا ناو دەستوری عێراق ئەم مافانە بۆ گەلی کوردستان چەسپاوە ئەوە دەستکەوتێکی گەورە هی ئەوەی یەکێتی و پارتی تەنازوع بۆ یەکتری بکەن و هەوڵ بدەن لە بەغدا تەنازوع بە سیاسەکانی عێراق بکەن بۆی ئەو مەکاسبە دەستوریانی ئێمە
کە لەسەر موچە و ژیان و گوزانی خەڵکی هەمانە شایستەدارایەکانمان شایستە سیاسیەکانمان شایستە استراتیژیەکانمان کە بێتێ لە کەرکوو ناوچەدابڕەکان مادەی 140 و لە حکومڕانێکی پتە و لە هەرێمێکی کوردستانی ڕێک و پێک کە ینی حرمەتی خۆی وا پتە بکە کە وەزارەت لە وەزارەتەکانی عێراق نەتوانێت دەستی تێوەرداویان بتوانێت دوو ڕۆژ وەکو ئێوە باسناکە موچە تاخیرکە بێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان دەبێت سیاستی خۆیان وا پتە بکەن کە وەزارەتێکی مەسلەکی مدیر عامێک نەتوانێت ئیشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان یا ئیشەکانی گەلی کوردستان پەک بخا بە نای برگێک لە قاونی فلان بە نای لاپەڕە فلان نوقسان هەعیب و شەرمەزاریە کە حرەکەی کوردی دوای 100 ساڵ لە خەوا و تێکۆشان مدیر عامێک بە پلەی وەزیر بتوانێت ئیشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان پەکخا دیارە ئەمە یەکێتی بە پێکەوەی لەگەڵ پارتی دیارە بە ڕەچاوکردنی یەکتری دیارە بە دانەواندن بۆ مەکاسبەکان و دەستکەوتەکان یەکێتی پارتی پێکەوە دەتوانین ئەم مەسەلەی حەڵ بکەین و ئەگەر یەکێتی و پارتی پێکەوە بتوانن شتانە حەڵ بکەن وەک ئاو خواردنەوەیە خستەوەی عملی سیاسی لە کوردستانە بەرامبەر بە عێراق وەکو جارانی لێ بکەینەوە کە زمانی مام جەلال کە هیچ کەسێک وەکو مامزار ناوی نەبوو فیدالی کوردستان فیدالی کەڵەگەتە هیچ هێزێکی سیاسی نەتوانێت پەلاماری بدا یا تەفسیرێکی وا بدۆزەوە یان هێزێکی سیاسی یان توزانم بڵێن لە منبەرێکی لابەلاوە کەسێک قسە بە پرۆسی سیاسی کوردستان بکات. زۆر باشە کاکیوە من هەمان ئەو پرسیارە لە بەڕێز بکەم ینی بۆ پارتی دموکراتی کوردستان یا پارتی دموکراتی کوردستان بە دوای بەدیلی یەکێتی ئاگەڕێ؟ کاکزانە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوو یەکمان بەیەکەوە هەیە بەڵێ لەبەری کوردستانی بەیەکەوە بووین و بەیەکەوە ڕاپەڕینمان کردووە شەڕی خۆکوژیمان کردووە ڕێکەوتنامەی استراتیژیمان هەیە لە دوای پرۆسەی سیاسی عێراق بەیەکەوە بووین لە هەموو ئەو قۆناغانەی پارتی یەکێتی بەیەکەوە بوون دەستکەوتی باش و مێژووی بۆ خەڵکی کوردستان بەدی هاتوون پێچەوانەکەی ڕاستە هەر کاتێک پارتی یەکێتی ناکۆکەی لە نێوانیاندا هەبوو بێت پێگەی هەرێمی کوردستان لاواز بووە ئەوە یەک دوو ئێمە لە پارتی دموکراتی کوردستان هیچ هێزێکی کوردستانی بە دژمنی خۆمان نازانین پێمان وایە ڕکابەری یەکتری ململانێمان هەیە بە چاوی ڕێزەوە هەم سەیری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین هەم تەواوی هێزوریان سیاسەکانی تر دەکەین خاڵێکی تر هەڵبژاردن بۆچی کراوە هەڵبژاردن بۆەوە دەکرێت لە هەموو دنیادا هێزی براوە یان هێزە براوەکان حکوومەت پێک بێنن ئێمە براوەی یەکەمین لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا بەڵام هەرگیز پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووی یەکێتی و ئەم واقعی کە هەیە نادیدە ناگرین بۆیە لە گفتوگۆکانیشدا یەک ماوەیەکی دوور و درێژ گفتوگۆکان نیشاندی پارتی و یەکێتی لەسەر ئەوە بوو بەرنامەیەکی هاوبەشمان هەبێت دیدگایەکی هاوبەشمان هەبێت بۆ حکومڕاتی لە کوردستاندا و بۆ بەرنامەی نوێی کابینەی دێم لەو بارەوە حتممان خاڵی هاوبەشمان هەبووە خاڵی ناکۆکمان هەبووە بەڵام بە خۆشحاڵیەوە لێکتێگەیشتێکی باش هەبوو لەسەر بەرنامە ڕێککەوتوین بابەتی پۆست و پلا بە دڵنیاییەوە دەبێت استحقاقاتی انتخابی وەرچاوگیرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو واقعەیە کە هەیە لە نێوان پارتی یەکێتی ئێمە ئەوەش نادیدە ناگرین هەرگیز و هەرگیزیش نە هەوڵمان داوە نە هەوڵ دەدەین ڕۆڵ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان نادیدە بگرین بە پێچەوانەوە کارمان بۆ ئەوە کردووە کە نەک پارتی یەکێتی هێزەکانی تریش ئەوان یەک کورسیان هەیە لە پەرلەمان بەشداری لە کابینەی حکوومەتدا بکەن و بتوانین هەمومان بەیەکەوە حکوومەت پێک بێنین وەشاندی پارتی سەردانی هەموو لایەنەکانی کردووە کە ئەوان ئامادە نەبوون بە دڵنیاییەوە ئێستا ئێمە یەکێتی تاکید دەکەمەوە لە بەردەم بەرپرسیارەتیەکی مێژووی گەورەداین هیچمان ناتوانین ڕۆڵ و مێژوو پێگەی ئەوی تر نادیدە بگرین و بە دڵنیاییەوە ئەوە هەرگیز لە بەرنامە و تێڕوانینی پارتی دموکراتی کوردستاندا نییە چونکە پێمان وایە ناوچەکە بەگشتی لە بەردەم کۆمەڵێک پێشات و ئەگەردایە و بەرپرسیارەتی گەورە و مێژوویمان لەسەرشانە کە بتوانین ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببینەوە و هەر دەرفەتێک بێتە پێشەوە باشتر بیقۆزینەوە بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان و مەسۆگەرکردنی
مافەکانی خەڵکی کوردستان بەگشتی. باشە کاکیوە کاکسران باسی لەوە کرد کە لە مەسەلەن من نمونەم بۆ جەناب بتێنە کە مدیر عامێک یان زۆر جار کێشەیەک لەسەر وەرەقەیەک لەسەر خاڵی ئەلف لە بڕگەی ها جیم نازانم چی کێشە بۆ ئستەخاخی خەڵکی کوردستان دروست دەکرێت وە کاکسران ئەڵێ گەریشێتی و پارتی کۆکوتە بابن بێکەوە بن کەس ناتوانێت ئەوە بکە بەڵکو دەبێت ئەمەم ناقەشەکانمان عمقە استراتیژیەکەمان لە بەغداوە بێ و بتوانین ئەو ئامانجانەی هەیە ڕشتر بۆی بچین بەڵام بەپتەوی بەهێزەوە وەکەوەی کە باس نمونی هێنا بە سەردەمی سەرۆک مام جەلال کە لە بەغدا بووە ڕێگە بەوە نەدراوە کەس غەدرێک لە هەرێمی کوردستان بکە ئەمە چەند گرینگە بەڕێز کاکیوە. وڵا کاکزانە بابەتێکی زۆر گرینگە چونکە کەس خێری بە ئێمە نەکردووە نەبوو وەی کە ئێمە فیدراڵیمان هەبێت نەمافەکانمان دەسوودا ئاماژیان پێ بکرێت بەڵکو ئێمە خاوەنی مێژوویەک لە قوربانیدانی ڕووبارێک خوێنمان داوە یەک سەدەیە ئەو میلەتە خەبات دەکات قوربانی دەکات لە پێناوی ئازادی و ڕزگاری و بەدەستێنانی مافەکانی خۆماندا ئەو غەدرەی بەغدا لە هەرێمی دەکات بەشێکی لە تێڕوانینێکی شۆڤێنیانەوەیە بەشێکی لەو درزەیە کە لە نێوان هێز و لانە سیاسەکانی کوردستانەیە کە هەمومان کۆک و تەبانین هەمومان هاودەنگ نین لەسەر دابینکردنی ماف و شایستە داراییەکان بە دڵنیاییەوە لێکتێگەشتی نێوان پارتی وێشێتی تێڕوانینی هاوبەشی نێوان پارتی وێشێتی و هێز و لانەکانی تریش پێگەی ئێمە هەم لە بەغدا هەم لە ئیقلیم هەم لە ئافی نێودەوڵەتیت بەهێزتر دەکات و هەرگیز گەر ئێمە بەیەکەوە بین بەغدا نە وەزیر و نە مدیر عام و نە سەرۆکوەزیرانیش ناتوانێت پێشێلی مافەکانی خەڵکی کوردستان بکات بۆیە بە دڵنیاییەوە لێک تێگەیشتن یەکڕێزی هاودەنگی و پێداگری لەسەر مافی خەڵکی کوردستان لە نێوان پارتی وێژێتی و لایەنەکانی ترەوە زامنی مسۆگەرکردنی مافەکانی خەڵکی کوردستانە. بەڵێ بەڕێز زۆر جەخت لەوە دەکەیەوە کە پارتی وێژێتی و لایەنەکانی دیکەش پێت وایە ئەو زەمینەیە لەبارە کە بانگێشتی مەسەلەن لانی کەم بۆ پرسە سیاسەکان بۆ نمونە ئێستا لە ناو شیعەدا مەسەلەن چوارچێوەیەک هەیە کە پرسوڕایان هەیە بجگەلەوەی کە چوارچێوەی یان هەیئەتێک هەیە بۆ ئیدارەدانی دەوڵە بەڵام هەیئەتێکیان هێن شیعەکان چەند ناکۆک بن چەند خاڵی ناکۆچیان هەبێت چەند تێڕوانی جیاوازیان هەبێ بەڵام لە دوجاردا بڕیار دەدەن لەو چوارچێوێدا پێت وانی هەرێمی کوردستانیش پێویستی بەو بابەتە بێ مادام ئێوەش و یەکێتیش ئەوەندە جەخت لە بەشداری پێکردنی هەمووان دەکەنەوە مەرزنە لە حکوومەت بێ بەڵام پرسی چارە نووساز دێ مەسەلەمەوە تا بەڕێزت 2 بۆ 3 جار تەکیدت لەوە کردەوە کە مەترسی هەیە کاکستران باسی کرد کە پێشاتی نوێ هەیە کەواتە یعنی پێویست بەو مەجلیسە ناکە بۆ ناکە کە تەکبیرێک لە حاڵی خۆتان کە لە حاڵ و گوزەرانێک کە دێتە پێشەوە جات چ بەد بەرەو ئومێد بەخش بێ چ ئەوە مەترسی بێ کاکزانم بەڵێ ئەزمموی هەرێمی کوردستان ئی پارتی و یەکێتی و لایەنەکان و خەڵکی بێلایانیشە هەموو خەڵکی کوردستانە و هەمومان هەم لەو هەرێمەدا مافمان هەیە هەم ئەرکمان لەسەر شانە بۆیە بە دڵنیاییەوە لە قۆناغێکی هەستیارداین پێویستیمان بەوەی هەیە پارتی و یەکێتی و هەموو هێزولایەنەکانی تر بەیەکەوە لەسەر کۆمەڵێک خاڵ لەسەر کۆمەڵێک پرەنسیپ ڕێککەوین ئاساییە ناکۆچیمان هەبێت جیاوازیمان هەبێت لە بیرکردنەوەدا لە تێڕوانینماندا بەڵام دەبێت لەسەر کۆمەڵێکشت کە پەیوەستە بە ئێستا و ئایندەی کوردستانەوە کۆک بین لەو لانەوە پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانی کە ئێمە پێمان وایە ئێستا بۆتە مەرجەعێکی باڵای نەتەوەیی هەنگاومان ناوە هەنگاوی ژەنێ چی پێویست بێ لە پێناو یەخستنەوەی ناوماڵی کورد لە پێناو یەکڕێزیدا لە پێناو ئەوەیدا هەمومان بەیەکەوە شان دەینە دەم بەرپرسیارەتی بۆ ئایندەیەکی باشتر چکە پێمان وایە هەم مەترسی هەیە هەم دەرفەتیش هەیە هەم دەرفەتی هەیە کە پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بکرێت هەم لەسەر ئاسی عێراق هەم لەسەر ئاسی دەولی و ئیقلیمیش بۆیە لەو ڕوانگەوە بەڵێ لەگەڵ ئەوەدام کە هەمومان دەبێت
هەنگاو بنین و پێداگری لەسەر بابەتەنەتەوەی نیشتیمانیەکان بکەین و هەر یەک کەسمان دەبێت هەندێک تەنەزول لە کێڕوان ئەزبیەکانی خۆمان بکەین بۆ ئەوەی بگەینە ڕێکەوتنێکی هاوبەش بەرنمەیەکی هاوبەش و بەدڵنیاییەوە ئەو هێزولانانەی کە نانە حکوومەتیش کە لە ناو پەرلەمانیشدا بن پێویستیمان بەوەی هەیە کە دانیشتنی بەردەوام هەبێت کۆبوونەوەی بەردەوام هەبێت گفتوگۆی بەردەوام هەیە بێت لە نێوان هەموو هێزولانەکاندا بۆ ئەوەی بەرنمەیەکی هاوبەشمان هەبێت بەدڵنیاییەوە بۆ ئەوەش ناکۆکنین کە ئەنجومەنێک هەبێت و دانیشتنی دەوری نێوان حیزبەکان هەبێت گفتوگۆی بەردەوام هەبێت لە پێناو گەیشتن بە ئەنجامێک کە هەمومان پێڕازی بن. بەڵێ کاکی وا زۆر جار ڕخنەی تون دەگیرێت مەسەلەن ئەمە ئەم لە پارتی یەکێتی و باسی لە مەسلەی کەم و کوڕی لە مەسلەی بێموچەی لەسەر لە مەسلەی بێ خزمەتگوزاری وەک پێویست نییە ئەوە ئێوە گەیشتۆ بە ئێوە بە تەواوەتی هەنی هەموو کێشە و کەم و کوڕیەکان زۆر جاریش دەوترێ مەسەلەن بە دەرەجەیەک بۆ پارتی کە ئەوان کێشیان نییە ئەوەی پارتی بێ کێشەی نییە زۆر جار بە ئێمەش دەڵێن مەسەلەن کە لە دام و دەستگاکانی یەکێتی بێ ئەو پرسیارە ئاراستی کاکسترانی شەکەم ئەوەی یەکێتیش بێ کێشەی نییە بەڵام خۆی مەش دوجار برۆڤین بەرکەوتەی هەموو بەرهەموو ئەو کێشانەکەوین بەڵام ئەو کێشانە ئەمکە ئەو کێشانە بە تەواوەتی گەیشتۆ بۆی تەکبیرێکی لێ بکرێ کاکزانە خەڵکی کوردستان مافی خۆیانە چاوەڕوانیان لە حکوومەت هەبێت چاوەڕوانیان لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی و لایەنەکانی تریش هەبێت و پەنجە لەسەر کەم و کورتیەکان دابنێن ئێمە هەرگیز هەم داواکاری خەڵک هەم گلەیی خەڵک هەم ڕخنەی زەماوەر نەک پێمان ناخۆشنیە بەڵکو بە فینگی فراوانەوە وەردەگرین و مافیان پێدەدەین ئەوەی کە دەتوانێت ئێمەش دابێت بە خزمەتی خەڵک درێخی ناکەین و هەرگیز لەبەر پرسیارەتی ڕناکەین بەڵام پێم وایە پارتی دموکراتی کوردستان و کاگیرەکانی و ئۆرگانەکانیشی بەشێکن لە خەڵکی کوردستان و بەشێکی سەرەکین خەڵک معاناتی هەبێ ئێمەش معاناتمان هەیە موچە بۆ خەڵک نەبێ بۆ ئێمەش نییە خەدەمات کەم و کورتی هەبێ بۆ خەڵک بۆ ئێمە بکە ئێمەش بەشێکین لە خەڵکی کوردستان بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بەڵێ گلەیی خەڵکمان پێدەگات ناڕزایەتی خەڵکمان پێدەگات داواکاری خەڵکمان پێدەگات و بە هەندی وەردەگرین بە تایبەت ئامۆژگاری جەنابی سەرۆک بۆ ئێمە هەمیشە ئەوەیە کە دەبێ خۆمان لە خەڵک جیانەکەینەوە ئەسڵەن لای ئێمە پارتایەتی ئامانج نییە پارتایەتی ئامرازێکە بۆ خزمەتی خەڵک و دەبێ ئۆرگانە حیزبیەکانی ئێمە زۆر بە ئەمانەتەوە ئەڵقەی پەیوەندی بن لە نێوان زەماوەر و سەرکردایەتی خۆماندا لە نێوان زەماوەر و حکوومەتی هەرێمدا لە نێوان زەماوەر و لایەنە پەیوەندیدارەکاندا داواکاریەکانی ئەوان گلەییەکانی ئەوان پێشنیارەکانی ئەوان ڕەخنەکانی ئەوان هەم گەیەنی نەسەری خۆمان و لایەنی پەیوەندیدار و هەم وەڵامیشمان هەبێت بە هەندی وەربگرین. بەڵێ کاکی وا بەڕێزت باسی ئەوەت کرد کە تەنەزول بکەن هەردوو لا بۆ یەکتر بۆی بگەنە ڕێکەوتنێکی هاوبەش هیچ پۆستێک لە لای پارتی دموکراتی کوردستانەوە هێڵی سوورە مەسەلەن هێڵی سووری لەسەردان درابێت ئەوەندەکە من ئاگادار بم نەخێر کاکزانە بە پێشم واتە نەزول نییە یعنی ئێمە کە ئێمە و یەکێتی بمانەوێت حکوومەت پێک بێنین بمانەوێت 4 ساڵی ئایندە بەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرین بە دڵنیاییەوە دەبێت لێک تێگەیشتنمان هەبێت ئەوەی من ئاگادار بم هیچ پۆستێک لای ئێمە هێڵی سوور نییە ئێمە گفتوگویەکی کراوەمان لەگەڵ یەکێتی دەست پێکردووە و ئەنجام داوە بەردەوام دەبین تا دەگەینە ڕێکەوتن بەڵام تەکی لێ خاڵ دەکەمەوە دەبێت ئەنجامی هەڵژاردن دەنجی خەڵک کورسی خەڵک حسابی بۆ بکرێت لەگەڵ ئەو ئەمری واقعی کە هەشە لە کوردستاندا. بەڵێ کاکستران ئەگەر ئەمان ئەو پرسیارەی پێشتر لە کاکی وام کرد ئاراستی جەنابتی بکەم مەسەلەن ئەو کێشە و کەم و کورتیانەی کە هەیە گەیشتۆتەیە وەکو زۆر جاریش دەڵێن کاکە کادری یەکێتی و پارتی کێشەی ژیانیان نییە یعنی ئەمانە جگەلەوەی کە بەغدا هەستی بۆ درزووکە لێن و کەم و کوڕیانە کردو و ناکۆچیانە کردووە لێرەش
مەسەلەن خەڵک وا حسابەکەوەی چێتی ئەوە پارتیە تەبقەی ژیان بە جۆرێکە مەسەلەن ئەمە هەمووی کاریگەری لەسەر پرسە نیشتیمانیەکان ئینتیمای نیشتیمانی خەڵکیش دروست کردووە جا ئەگەر وابێ ئەگەر وانە بێ وڵا کاک زانە خۆی ئەمڕۆ ینی شت بەداتا و بە زانیاریە ینی کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی زۆر داخراو نییە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەی کە خەڵک هەمووی ئاگادار ژیان و گوزەرانی خەڵکی خۆیەتی و نەدەوڵەمەنەکان بریتین لە یەکێتی پارتی نەفەقیرەکانش هەر بریتین لە یەکێتی پارتی ینی ئەم مەسەلا ئەم جیاوازی ژیان و گۆزەرانە ڕەنگە بەو شێوە نیە لە یەکێتی پارتی لە شوێنێک بن و خەڵکی کوردستان لە شوێنێک تر یا حەزبەکانی کە لە شوێن ناو مستەوادی جیاجیا ینی لە ناو پارتیش ڕەنگە خەڵکی بێ یان لە ناوێکیش خەڵکی بێت نەوەیەک ژیانێکی جیاواز بێ و لە هەر ناو حەزبەکەی خۆشی لەبەرەوە ئەم هەڵسەنگاندە بەڕای من هەڵسەنگاندەی دروستیە ئەگەر چی خەڵک خۆیەتی ینی لە چوارچێوەی دیموکراسی هەموو کەسێک دەتوانێت ینی زدید و یان سەرنجی هەڵەشیە بێت تەنانەت بەڵام من وەکو بیدایە باسم کرد باشترینشت بۆ چارەسەری کێشەکان ئەوەیە کە بڕێن ڕوانگەکانی خەڵکی کوردستان بەرژەوەندەکان خەڵکی کوردستان چییە هەموو هێزە سیاسەکان بۆی بڕێن بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەوەیە کە حکوومەتێکی کارا هەبێ حکوومەتێکی ڕێکۆپیەکە بێ بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە کە پەرلەمان کارا بکرێ پەرلەمانێک بێ هەموو شتانەی کە لە پەرلەمانەکانی دنیا هەیە موساعدە بکات لە حکوومەت یاسای ڕێکوپێکدا بەزێنێ فراکسیۆنەکان بە جۆرە حەزب قەبارەی خۆیان لەگەڵ یەکتریان تەعامل بکەن و یاساش هەمان شەکڵ یاساشە بێ یاسا بێ سەروەر بێت لە ئەوەی لە هەولێر بێت لە سلێمانی بێ ئەوەی لە سلێمانی بێ دیارە هەرەوە بێت لە بەغا بێ بۆیە ئەمانە هەمووی مەطلەبێکن ئێمە بۆچی بڵێن کێوا دەکات یا کێوا ناکە یان باڵێن یەکێتیەک چۆن بیر دەکاتەوە و هاوڵاتیی ئاسایی چۆن بیر دەکاتەوە باێمە بڵێن بەرژەوەندی خەڵکی کوردستان ڕوانگە بۆ حکومڕانێکی دروست کامەیە یەکێتیش مەسەڵەن ڕێک لەسەر ئەمەیە ئەستان یەکێتیش مەسەڵەن پێویستی بە بەرنامە نییە بەرنامەی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان چییە هەر ئەو وەرەقی عەمەلی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەنسبەت یەکێتی نیشتیمانی کە حەزبێکە 50 ساڵ لە تێکۆشان و خەباتی هەیە بەنسبەت یەکێتی نیشتیمانی ئەم بابەتە هیچ پۆستێک ناکاتە بربەستە بەردەم ڕێککەوتن و هیچ پۆستێکیش یعنی خۆی بە ئەو دونیەتەی نییە کە خۆی بەکەمتر بزانێت هیچ پۆستێک لە حکومڕانیکردنی کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەجربەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 20 ساڵی ڕابردووە کە حەزبی تر پەیدا بوون لە هەرێمی کوردستان کە لە هەناوی یەکێتیەوە دروست بوون کە بەشێک لە ینی نفسی جغرافیای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون طریقەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مامەڵەکردنەکە لەو هێزە سیاسیانە دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بیرکردنەوەدا ڕازگۆیە و بۆ ئەمەش لەمەوە هەروە دەبین چونکە هەر ئێستا کە یەکێتی بەهێز بۆتەوە نەتیجەکەی لەو هەڵبژاردنەی داهاتووی ڕابردووی هەرێمی کوردستانە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی کەرکووکە ئەمەلمان وایە لە هەڵبژاردننی داهاتووی عێراق شەوا بێت بەڵگەیەوەیە کە یەکێتی دیارە سیاسە ڕاست و دروستەکانی وای کرد کە سەرڕای ئەو هەلومەرجەن دژوارەی کە دەتوانم لە 10 ساڵی ڕابردووە پێش بەسەریا تێپەڕی جارێکی دیکە بۆ هێزە سیاسە یەکەمینەکانی کوردستان و جارێکی دیکە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئایندەی حکومڕانی لە کوردستانە ئایندەی استراتیژی سیاسی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نابێت دیارەکردن بەبێ یەکێتی ئەوە هەر لەو ڕێوە توانین بڵین بەبێ پارتی بەبێ سیاسەکانی تریش نابێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە زۆر زۆر گرنگە کە ئەوەی مەطلەبی خەڵکی کوردستانە هەمان ئەو مەطلەبە یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێک نیە لە ئاسمانەوە هاتبێ ڕێک لەناو ڕێگی لە خاکی کوردستانە هەڵقوڵاوە و مانەوە و بەهێزبی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە و تێپەڕانی تەنگژەکانیشی لە ماوەی ڕابردووە بەڵگەیەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەڵکەوە بۆ خەڵکە و ئێمە حەزەکەین بۆ هەموو سیاسەکانیش هەمان ئەو ڕوانگەی ڕاست و دروست بێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزتران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز هیوا گەیلانی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بە ڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. میوانەکانم دوو سەرکردایەتی هەرێکیان لە یەکێتی و لە پارتی نیشتیمانیانە گفتوگۆمان کرد وەک هەمیشە دوور بووین لە هەر تەشەنوزاتێک بە هیوای ئەوەین کە بابەتەکە بەو شێوە بڕوە لە پێناو خاک لە پێناو خوێنی شەیدان لە پێناو خەڵک لە پێناو ئەو دەستکەوتانی بەدەست هاتووە لە پێناو ژیان و ژیاری خەڵکی کوردستان خەڵکیش هەر ئاشتی و تەبایی و خۆشگوزەرانی ئەوێ و خەڵکیش کوردستانی خۆشەوێت. سپاس بۆ وەرد و میوانی ئازیزم لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردنەوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.